ڕێڤەبەرایەتیە گشتی یا بەرهەنگاربوونە توندوتیژی دژی ژنان یا سەربێ وەزارەتە نافخۆڤە هەیەما چەند ساڵانەش ئالیە حکوومەتە هەرێمێڤە هاتیە پێکانین تەڤیگ و کارێ ڕێڤەبەرایەتیە تایبەتە بژنان لێ لە گۆری یاسایە بەرهەنگاربوونە توندوتیژیە خێزانێ یا ساڵە 2011 کار دکا بەپرسن ڕێڤەبەرایەتیە ڕەخنە لەوێ یاسایە گۆ کار پێدەکەن دگرن و دبێژن ئەو یاسا ڕێگرە لەبەر کارێن وان لێ گۆری یاسایەت تەنێت دکارن لە کۆلینێ لە توندوتیژیە گۆ لێ چارچۆڤەیە خێزانێ دەتێکردن وەک توندوتیژیە هەمبەر کچ هاڤژین خوشک یان دایکێ بکن لێ نکارن لە کۆلینێ دەگەلوان کەسان دەبکن گۆ لێ دەروی خێزانن توندوتیژیە لە هەمبەر ژنان ئەنجام ددن. یاسای بەرهەنگاربوونی توندوتیژی خێزانی کە ئەو یاسایە باس ئێوە دەکات کەوا تەنها ئێمە دەتوانین لەگەڵ خێزان برین کێشەکانی خێزانی وەرگین پێویستە چارەسەری ئەو کێشەیە بکرێتن کەەوە ئەو ئافرەتانێک کە لە دەروی خێزان کێشەیانەیە چکە ڕۆژانە ڕوبەڕوومان دەبێت و ئافرەت دەرێ من دەمەوێت لێرە داون و تۆمارکردن ئێمە ناتوانین داواکانی وەرگین کە ئەسڵیش لۆ ئافرەتان دامەزراوە. ژێ ساڵە 2011 vê yasaya berhengerbûna tundûtîjiya xêzanê lê Parlemana Kurdistanê derçûya û bi sedema rexneyên seryasayê li jineya berhengerbûna tundûtîjiyê lê dijî jinan lê Parlemana Kurdistanê projeyek ji bo serrastkirina yasayê amade kiriye lê bi sedema pekxistina Parleman di niha de nikarin guftûgû lê seryasaya serrastkiriya nû bikin. بەڵێ پرۆژه یاساکە ئامادەیە ئێستا لە سەرۆکایەتی پەرلەمانە بەڵام بەهۆی پەککەوتنی پەرلەمان ئێمە ناتوانین کاری لەسەر بکەین تا پەرلەمان نێتەوە بارودۆخی ئاسایی خۆی ئەو کاتە ئێمە دەتوانین کاری جددی لەسەر بکەین و خوێنەوەی یەکەمی بۆ بکرێ و هەوڵ بدرێتن خوێنەوەی دووەمی بۆ بکرێ و یاسایی بۆ دەرچێت لە پەرلەمانی کوردستان. ڕێڤەبەرایەتیە بەرهەنگاربوونا توندوتیژی لێ دژی ژنان ئاماژە بۆوەیەکێ دکە تەوی ئاستەنگیان لێ پیشیاوان لێ بەردەوام دەبن لێسەر کارین خوا و لە گۆری ئاماران هەڤبارکردن بە ساڵین بوری دê sê mehên destpêka îsal de tenê haletên şewata bêtawanbar û tomarkirina skalaya zêde kiriye.